ئەمڕۆ لەگەڵ بەڕێوەبەرەکانی تەوزیع و بەڕێوەبەری ئینتاج و بەڕێوەبەری قسمی شەبەکات و هەروەها تەنفیذ و مەشارێعی کارەبا و چەندین بەرپرسی ئەقسامی تایبەت لەناو کارەبا کە لە تەوزیع و لە ئینتاج و لە شەبەکات و خطوط خۆی بینێتەوە کۆبووینەوە. دەرەنجام بۆمان دەرکەوت کە سەبەبی ئێهمالی ساڵانی ڕابردوو کە احتیمام بە محەطاتی کارەبا لە کەرکووک نەدراوە. لە کەرکووک 3 محەطەی کارەبا هەیە، دوانی بە تەواوەتی بە هەموو وەحداتەکانی و ئیش ناکات کە ئەمە خۆی لە خۆی کارەساتە. ئەوەی کە ئەمڕۆ کە ئێمە کردمان یەکەم دەستنیشانکردنی هەموو با بڵێین هۆکاری بڕینی کارەبا لە کەرکووک کە زیادی کردووە چییە؟ دوو پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ لایەنی پەیوەندیدار بە ئیشوکاری کارەبا لەگەڵ وەزارەتی کارەبا لەناو کۆبوونەوەکە ئەنجامماندا کە توانیمان ئیستثنایە بۆ کەرکووک وەرگرین. تۆزێک هەستەی کەرکووکمان زیاد کرد بە بڕێک لە چەند سەد مێگایە کە ئەوە ئەبێتەوە کاریەوەی بڕینەکە کەمتر بێ و لە هەمووی مهمتر ئەو سیستمی کە کەرکووک ئیشی پێەکە مەسەلەی ئەندەر فرێکونسیەکەی کە ئەو فرێکونسیەی کە ئەبێتەوە کاری ئەوەی کە شتداون لە کارەبا ڕۆدات، ئەوە هەر ئەمڕۆ لە کۆبوونەوەکە ئیستثنامان بۆ کەرکووک وەرگرت 5 پۆینت دامانگرت کە ئەوە ئەبێتە هۆکاری ئەوەی کە بڕینی کارەبای نیشتیمانیەکە کەمتر بێ لەوەی کە ئێستا کە زۆرتر ئەبڕێت. ئێمە ناڵین کارەباکە زۆر باشە بێ، بەڵام بەم هەوڵانی کە ئەمڕۆکە دامان نسبەتێک لە کارەبای نیشتیمانی لە کەرکووک زیاد دەکات قیاسەن بە ڕۆژانی پێشووتر.